بڵاوبوونەوەی دەنگۆیی هێرشی داعش بۆ سەر شاری کەرکووک جارێکی تر ترس و دڵڕاوکێی لای هاو نیشتیمانیانی شارەکە دروست کردووە و دەڵێن ئەمە یەکەم جار نییە داعش هەڕەشە لە کەرکووک بکات هەر بۆیە بڵاوکردنەوەی ترس لە نێوان خەڵکی سوود بە داعش دەگەێنێت و کاریگەری لەسەر جوڵەی شەقام و بازرگانی لە شارەکە دەبێت. بەڕاستی ئەو پروپاگەندەی کە لەم چەند ڕۆژانی پێشەوە کە گوایە بەبوونی کاتی سەری ساڵە و بەرنامە هەبێت و داعش بێتە ناو کەرکووک و دڵڕاوکێ بۆ خەڵکی دروستەکرێ بەڕاستی شتێکی خراپە تەسیری ئەبێ بەڕاستی هەم بۆ خەڵکەکە بۆ دەرونی خەڵکی هەم بۆ حتا بۆ بازار تەسیری ئەبێ بۆ بازاری کڕین و فرۆشتن ئەمە بەڕاستی شتێکی خراپە بەڵام ئێمە بەو پرۆپاگەندە بەو قسانە ورەی خەڵکی ناڕخێت. شاری کەرکووک بەعام بتەوە خەڵکی هەمووی غەمبارە هەمووی عاجزە چونکە کەم ڕق و کەم کۆڵان هەیە کە شەهیدی نەدابێت کوژراوی نەبێ برینداری نەبێت بۆیە لەم کاتەیە ئەبێ پێویستی ئێمە هەوڵ بدەین ئەوانە تەمینیانکەین دڵ ئەمینیان کردنی قەومی کەرکووک بە هیچ شێوەیەک بەو دڵڕاوکێ ناترسێت چکە ئێمە فێر ئەو دڵڕاوکێ بووینە لایەن خەڵکی ڕژێمەوە چکەوان وەر وەک ڕژێمی بەعز عینە تەسەڕوات عینە بۆچوونیان هەیە خەڵکی کەرکووک خەڵکێکی بەتوانایە خەڵکێکی خۆڕاگرە خەڵکێکی نیشتمان پەروەرە. ماوەی چەند ڕۆژێکە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی فەیسبوک و تویتەر دەنگۆی کۆکردنەوەی هێز لەلایەن داعش و هێرشکردنە سەر شاری کەرکووک بڵاو دەکرێتەوە. فەرماندەی میحوەری باشووری کەرکووکیش دڵنیایی دەدات بە دانیشتوانی شاری کەرکووک کە داعش توانای هێرشی نەماوە ئەو دەنگۆیانەش بۆ مەرامی سیاسی و بەرژەوەندی هەندێک کەس ولایەن دەزانێت. ئەوە هەموو دەنگۆی کەسانی کە بە نائاگایی خزمەت بە بەرژەوەندەکانی دوژمن ئەکەن ئەوە بەرژەوەندی سیاسی هەندێک لایەن و هەندێک وڵاتی ئیقلیمی تایە. داعش عمقی نەماوە هیچ هێزێک لە هیچ شوێنێکەوە پشتیوانی ناکرێتن یعنی هەتا توانەی خەتی هیمدادی بینی خۆیان و مووسڵ نەماوە. داعش هیچ مەترسیەکی بۆ سەر کەرکووک نەماوە. لە کاتی دروستبوونی داعش تاکو ئێستا ئەو گروپە چەکدارە لە ڕێگەی ڕاگەیاندنەوە کاری لەسەر بڵاوکردنەوەی ترس لە ناو هاوڵاتیان کردووە بە بڵاوکردنەوەی گرتەی ڤیدیۆی ترسناک لە ڕێگەی سایت و پەیجە تایبەتەکانی خۆیەوە ترس و دڵڕاوکێ دروست دەکات. چیانوری کەناڵی ئاسمانی پەیام کەرکووک.